بەناوی خودای گەورەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نەعمەتەکانە، و درود و سەڵات و سەلامیش بڕژێ وەکو بارانی بەهار بەسەر جانی پاچی پێشەوامان، نووری چاو و تاجی سەرمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، لەسەر یار و ئال و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم، ئەمڕۆ کەس ئەچینە خزمەت سەرمەشقێک لەسەر مەشقەکانی ئوممەی ئیسلامی، ئەویش بەڕێز و شکۆمەند ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاحە. ئەو ئەبوو عوبەیدەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەقەبی ئەمینی ئوممەتی دایتێ. ئەفەرمی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم إن لكل أمة أمينا، هەر ئومەتێک ئەمینێکی هەیە، بەڵام ئەمینی ئوممەتی من ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاحە. سبحان الله. دوو مەشهەد لە مەشهەدەکانی ژیاننامەی ئەو پیاوەتان بۆ باز دەکەم کە بەڕاستی ژیانی هەر هەمووی بە شاهیدە، هەر هەمووی بتوڵات و جانفیدایی و خزمەتی ئەم سەحوە و ئەم ئیسلامە و ئەم قورئانە و ئەو ڕێبازەیە. مەشهەدی یەکەم لە شەڕی بەدر، کاتێک کە موسڵمانەکان لەگەڵ قوڕەیشیەکانی مەککە ڕوو بە ڕوو یەک بوونەوە، کابرایەکی زەبەلاح شیر بەدەست بەس چاوێکی گەورەی دیارە ڕوو بە ڕووی ئەبوو عوبەیدەی بووە. بەڵام ئەبوو عوبەیدە کە تەمەشای کرد لەبەری هەرات و ڕۆیشت، بەڵام ئەم پیاوە وازی لە ئەبوو عوبەیدەی نەهێنا، چوو عێقەی گرتەوە. دیسان ئەبوو عوبەیدە تۆزێک شەڕی لەگە کرد و هەرات لەبەری و خۆی لێ دزیەوە، بەڵام ئەو پیاوە هەر وازی لە ئەبوو عوبەیدەی نەهێنا، چوو دیسان عێقەی گرتەوە. ئەم جاری سێم ئەبوو عوبەیدە هیچ عیلاجی نەبا، ناچارکەوە بەڕاستی شەڕی بەجددی لەگە بکە، زۆر خۆی پاراز لێی نەدا، زۆر حەوڵی لێی نەدا، بەڵام کابرا بەڕاستی ئەیویست ئەبوو عوبەیدە بکوژێ. ناچار ئەبوو عوبەیدە کابرای کوشت و کوشتی و لێی گەڕا. دەزان ئەم کابرایە چێ بوو؟ دەزان ئەو کابرایە چێ بوو کە وازی لە ئەبوو عوبەیدەی نەدەهێنا و بە هەموو هێز و قووەت و عەزم و جەزمێکی و دەویست ئەبوو عوبەیدە بکوژێ. ئەمە بابی ئەبوو عوبەیدە بوو. ئەبوو عوبەیدە حەزی نەدەکرد بەدەستی خۆی بابی خۆی بکوژێ، بەڵام بابی وازی لێ نەهێنا، ئەو مەجالی نەدا ئیلا دەیگو دەبی شەڕم لەگە بکەی و یان دەتکوژم یان بمکوژە. ناچار ئەبوو عوبەیدەش بەدەستی خۆی و بە شمشێری خۆی باوچی کوشت و ڕەوانی جەهەنەمیشی کرد. سبحان الله. ئەم مەشهەدە، ئەم حاڵەتە ئیمانیە، چکە بەڕاستی ئیمانی دەوێ، بەڕاستی ئیمانی دەوێ ئینسان وا بتوانی ئەوەندە جورئەت پەیداکە کە بتوانی بابی خۆی بکوژی، بەڵام ئەوە کوفر و ئیمانە، ئەو محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم، ئەمە قورئانە. ئەوانە ئەمریان پێ دەکەن کەوا بەرامبەریان ڕابوەستن و بەرامبەر ئەم کوفر و شرک و بتپەرستی ڕاوەستن و لە ناویان بەرن. جا بۆیە ئایەت لەسەر ئەم حاڵەتی ئەبوو عوبەیدە هاتە خوارێ و کە خوای رب العزة ئەفەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم لا تجدوا قوما يؤمنون بالله واليوم الآخر يوادون من حاد الله ورسوله ولو كانوا آباءهم أو أبناءهم أو إخوانهم أو عشيرتهم. خواهی گەورە دەفەرموویتن ئێوە کەسێک نادۆزنەوە کە ئیمانی بەخوا و بە ڕۆژی دوایی هێنابێت کەوا دۆستایەتی و
کەوا تێکەراوی و کەوا مەحەبەت و خۆشەویستی و نێزیک بوونەوە لەگەر کەسانێک بکە کە بەڕاستی ئەوانە دوژمنی خوا و پێغەمبەر بن، با ئەو کەسەش بابیان بێتن، یان منداڵەکانی خۆیان بێتن، یان برایان بێتن، یان لە عەشیرەتەکەیان بێتن. لە بەڕاستی ئەمەش ئیمتیحانێکی قورسی ئەبوو عوبەیدە بوو کە لەم شەڕەدا تووشی بابی بوو و زۆریش لەبەری هەرات، زۆریش مەحاوەلەی کرد کە ئەم ئیشە لەگەر بابی نەکە، بەرام بابی وازی لێ نەهینا و ناچار ئیمان وەی لێ کرد کەوە ڕاوەستێ بەرامبەر بابی و بابی بەدەستی خۆی بکوژێتن. مەشهەدی دووەمی ئەم پیاوە نازدارە لە شەڕی ئوحود کە لە حەڵقەکانی تر بۆم باس کردن کە بەڕاستی موسڵمانەکان شۆکان کاتێکە موسڵمانەکان لەو سەر و لەو سەری لە بۆیان هاتن، خالید لە گردەکە سووڕاوە و ئەوانش کە لە پێشەوە بەرامبەریان هاتن، وەزعەکە زۆر شپڕزە و زۆر شێواو بوو. ئەلەو کاتەدا قوڕەشیەکان بە هەڵیان زانی کە ڕێک بچن پێغەمبەری خوا بکوژن عەلەیهی سەڵات وەسەلام. وە قەڵبی مەسئەلەکە، عەموودی فەقەری مەسئەلەکە پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام. ئەگەر ئەویان کوشت هەموو قەزێکە کۆتایی پێدێ، بۆیە هەموو هوجومەکەیان ڕێک لەسەر ئەو شوێنێ بوو کە پێغەمبەری خوای لێ عەلەیهی سەڵات وەسەلام. زە مەشاهیدەکانمان هەندێک باس کرد لە دەرسەکانی ڕابردوودا. لێرە ئیمامی ئەوبەکر دەجێرتەوە دەفەرمووی لە لای ڕۆژهەرات کابرایەکی باڵا بەرزم دیت وەکو تەیر لە خەڵکەکەی دەدا و دەهاتە پێش زوو بگاتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. فەرمووی منیش لەو لای ڕادەهاتم چاویشمان لە پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام، لەبەرەوەی ئەوانەی دەورای پێغەمبەریان گرتبوو یەک شەهید دەبوون و ئەکەوتن تەنها دوو کەس مابوون. لەو کاتەدا دەبینم ئەبوو عوبەیدەیە پێکەوە گەیشتینە خزمەت پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم و الحەمدولله پێغەمبەرمان لە بن دەستی قوڕیش و کافرەکانی قوڕیش دەزاددا. فەرمووی کە شەڕەکە کۆتایی پێهات، هەفتا لە موسڵمانەکان شەهید بوون، وەزعێکی زۆر شڕ، زۆری برینداریان لێ بوو، بریندارەکان هەر سەحابەیەک چەند شوێنی بریندار ببوو. ئەلەو کاتەدا تەمەشامان کرد دەبینین دوو پارچە ئاسن حەڵقەی مغفەری پێدەن کە ئەوانی کە خودەی لەسە دەکەن ئەوە بە حەڵقە بە تێلی توندی دەکەن بە ئاسن و تێل. فەرمووی دیتم دوو تێل دوو ئاسن هاتە ناو ڕومەتی پێغەمبەری چەقیە ئەو خینی لێ دێتە خوارێ. فەرمووی ئەمیش ئەوە دەستم برد کە دەری بینم ئەبوو عوبەیدە فەرمووی توخوا سوندت دەدەم بەخوا ئەبوو بەکر لۆمنی لێگەڕێ. فەرمووی وەڵڵاه دڵی نەهات بەدەستی ئەم تێلە ڕابچێشین. ئەفەرمووی بە ددانی ڕاکێشە ئەوەندە تێلەکە سوبووە ناو گۆشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فەرمووی تێلی یەکەمی ڕاکێشە لەگەڵ ڕاکێشانەی خین لە دەوی هاتە خوارێ دەبینم ددانێکی شکایە، هیچ قسەی نەکرد. تی ئەو جارە تێلی دووەمیشی ڕاکێشە هەر لەگەڵ ڕاکێشانی خین فرچقەی دەکرد، هەم خوێنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەم خوێنی دەوی ئەبوو عوبەیدوڵڵاه هەردووک تێکەراو بوون. فەرمووی ددانی دووەمیشی شکا. سبحان الله. بۆیە دەفەرمووی ئەبوو عوبەیدە حتا وەفاتیشی فەرموو سبحان الله هەر بە زبانی لە ددانی دەدا و بە فسە زمانی لەفزەکان دەهاتە دەرێ لە دەویدا. بەڵێ ئەبوو عوبەیدە ئەم شەرەفەی بە قسمەت بوو کەوا بتوانی خوێنی ئەبوو عوبەیدە لەگە خوێنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێکەراو ببێتن. ئەبوو عوبەیدە لە شام بوو، لە شام تاعونێک پەیدا بوو پێدەن تاعونی عەمواس. ئەم تاعونە خەڵکێکی زۆری دەکوشت، ڕۆژێ هەزاران کەسی ئەو کوشت. ئیمامی عومەر کە خەبەری بیست کەوا تاعونێکی زۆر خراپ پەیدا بووە لە شام و ئەبوو عوبەیدە قائیدی جەیشی مسلمانان لەوەیە، ئیمامی عومەر ئوقرەی نەگرت، زانی ئەبوو عوبەیدە لەوێ بێ تاعونەکە ئەیکوژێ. بۆیە نامەیەکی نووسی فەرمووی لە ئەمیری مسلمانانەوە عومەری کوڕی خەتاب لۆ ئەبوو عوبەیدەی کوڕی جەراح کارێکم پێتە، هەندێک ئیش و حاجەتم بۆ پەیدا بووە، ئەم ئیش و حاجەتەش بەبێت و ناکرێ، پێم خۆشە بگەیتە لام. ئەبوو عوبەیدە کە نامەکەی خیندەوە فەرمووی ڕەحمەتی خوا لە عومەر بێ، ئەوێ ئەمن نەجاتدا و ئەمن لەو تاعونە قوتار ببم. بۆیە نامەشی بۆ نووسیەوە فەرمووی لە ئەبوو عوبەیدەی کوڕی جەراحەوە
بۆ ئەمیری مسلمانان بۆ ئەمیری المؤمنین عومەری کوڕی خەتاب منیش فەرمووی حاجەتەکەتم زانی پێویستیەتەکەی توم زانی گەردەنم ئازا بکە ناتوانم شام بەجێ بێڵم منیش جوندیەکەم لەو جوندیانەی کەوا لە خزمەت ئیسلام شەڕعەکەن و لە پێناوی خوا هاتووینە ئێرە بۆیە بمبورە و من ناتوانم ئەو جوندیانەی خۆم بەجێ بێڵم چکە منیش یەکێکم لەوان کە ئەو نامەی خوێندەوە ئیمامی عومەر دەستی بە گریان کرد و فەرمووی ماتە ئەبوو عوبەیدە زانی دەمری زانی تاعون دەگری مادام ئەوەی بەجێ نهێشت وفعلا سبحان الله ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح تاعونی ئەمواسی گرت و ئەو تاعونە هەموو جسمی هەنی هەنی کرد و هەتا وەفاتی فەرموو و لە شامیش لەوێن دەر نێژرا و لەوێن دەریش وەفاتی فەرموو. تاکو دیدار بەخوای گەورەتان ئەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.